ئێوارتان باش بینەرانی ئازیزی پێشنگ تیڤ. من بنار مستەفا لەگەڵ هاوکارم سوام حسین بەرنامەکانی ئەم شەو 12 ئابی 2020 پێشنگ تیڤتان پێشکەش دەکەین. ئازیزان بابەتەکانی ئەمڕۆمان لە کۆمەڵێتەوەری جۆرا و جۆر خۆیان دەگرنەوە. بۆ نمونە لەسەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق لە دیتێکی ترەوە ئەمجاران لە ڕوانگەی ژنان و دۆخی ژنان لە عێراقەوە تاوتوێ دەکەین. هەروەها ناڕەزاتیەکان لە هەولێر بەبوونەی نەبوونی کەمی ئەو خۆپشاندانانی کە دوێنێ و ئەمڕۆ لەو شارەدا بوون. هەروەها ئەوڕێکیش لە دۆخی ئێران دەدەینەوە کە لە دوای هەڵبژاردنەکان و ئەو ناڕەزاتی فراوانی کار لەوێ بووە تەوەرێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت. هەر وەک هەموو جارێک ئێوەش دەتوانن لە ڕێگەی فەیسبوک و یوتیوبەوە بە پرسیار و سەرنجەکانتان بەشداری بکەن. ئێمەش لێرە لە میوانانی بەرنامەکانمانەنی دەکەین. یەکەم بەرنامەی ئەمڕۆمان لەگەڵ هاوڕێ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسیکرەکاری کوردستان دەبێت سەبارەت بە کێشمەکێش و منملانەی نێوان هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. هاوڕێ عوسمان ئەم کاتت باش و سپاس کە توانیت ئەم دەرفەتە بڕەخسێنیت بۆ چاوپێکەوتنی ئەم ئێوارێمان. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەرانی تیڤەکەتمان. سپاس. لەو پرسیارە دەست پێ بکەمەوە سەبارەت بەم منملانەیە لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکاندا بووە کۆمەڵێ بابەتی جۆرا و جۆرتان لە بڵاوکراوەکانی ئاوێنە و ئۆکتۆبەر و هەندێک پێگەی تردا بڵاو بووتەوە. پێم خۆشە سەبار هەندێک بەوانە پرسیار بکەم کە ئێوە دیاردەیەکتان بە سەمەرە ناوزەند کردووە ئەوەی کە بۆ نمونە پاڤڵ تاڵەبانی لە بەرامبەر لە هەوری شەخجەنگیا دەڵێت کە یان کوردستان جێبهێڵێک یان دەیدەینە دادگا. ئێوە ئەمەتان بە سەیر و سەمەرە وەسف کردوە. ئەگەر بۆ بینەرانی ڕۆشن بکەنەوە کە بۆچی چی سەیرێک لێرەدا هەیە؟ مەسەلەکە ئاسانە بۆچینەوەی کە لە هەر شوێنێکی دنیا لە هەر شوێنێکا کە دادگا سەرۆ بێت، لە شوێنەکە کە هەر خلافێکی قانونی هەر تاوانبارێک هەسابێ بە کەسێک هەسابێ بە تاوانێک داوای لەسەر بووێ بانکراوە بۆ دادگا و لەوێت لێکۆڵینەوەی لەگەڵکراوە و پرۆسی دادگاکەی براوەتە سەر یا تەمرێ بۆ یا بەپێی ئەو قانون و تاوانی کە لەسەرەتی سزا دراوە. بەڵام سەیرەکە لەوەیە کە پاڤڵ تاڵەبانی کە ماوەی هاوسەرۆک بوو و ئێستا هاوسەرۆکی لابدو و کردوێتی بەسەرۆک جۆرێک هەڕەشە لە لاهورەکە پێڵێ ئەبێ کوردستان بەجێبێتی بڕۆیتە دەرەوە. ئەگەر نەڕۆیتە دەرەوە ئەدەم بە دادگا. مانایوێ ئەو چێشمەچێش و خلافاتانی نێوان خۆیان کە من ئەسانم ئەستەکەی مەسەلەیەکی سیاسی و جدی و کە لەوبارەوە وتارم نووسی و بڵاو کردەوە کە خلافی ئەسیان مەسەلەیەکی سیاسی و ئیشپێنی بە تاوان و شتێکەوە نییە بڵێن ئەوەی کە لەسەر ئەوەی گوایە پاڤڵ ئیدعای و کاو تاوانبارە بووە لە پۆستەکەی لایەبە وەکو ئەکیدەکە خلافی سیاسیە. بەڵام هەتا جۆری ئیدعاکردن بۆ ئەوەی کە ئەو تاوانبارە و تاوانش مانایکی سێر و سەمەرەیە کە پێ ئەگەر نەڕۆیتە دەرەوەی وڵات من ئەدەم بە دادگا. هیچ چۆنە بێ کەسێکە تاوانبار بێ تو هەڕەشەی ئەوەی لێ بکەی یا وەسیلەیە بدۆزیتەوە کە بینیتە دەرەوە یا پێ بڵێ بڕۆ دەرەوە بۆ نایدەی بە دادگا. ئەگەر تاوانێکی کردووە، ئەگەر بەڵگەت هەیە، دەلیلت هەیە، شایەتت هەیە و ئەو شتانەی کە کردوێتی معلومن بۆ خەڵکی ڕوونکەرەوە ئەکرێت تا دادگاکەشی علەنی بێ. مثلا تا ئیدعا کرد پاڤڵ لەسەر لاهور هەیەتی هەر کەسێ بێژگەل لە پاڤڵ هەر کەسێ هەیەتی پێویستە کە چێ بۆ دادگا دەلائیل و بەڵگە و شهود و هەموو شتانی لەبەردەستا بێ بیا بە دادگا تا قەراری گرتنی دەرچێ بگێ بگێتە پرۆسی لێکۆڵینەوە. بەڵام ئەوەی کە ئەیسلمێنێ جۆرێک دەسەڵاتی بنەماڵە، دەسەڵاتی پاڤڵ، دەسەڵاتی ماڵی مامجلال بەسەر لە ناوچەی سەوزا ئەوەیە کە نە دادگا ئەتیباری هەیە، نە پەرلەمان ئەتیباری هەیە، نە تەنفیزی معنای هەیە، هیچ شتێک معنای هەیە کەسێکە کە ئەتوانێت قەرار بە کەسێک بە ناوی تاوانەوە بە هەر بیانێک بێ ڕوانی کا دەرو لە وڵاتەکە دەریکە یا خۆگە بیشێ بە ئارزوی خۆی بەبێ هەر بیانوێک و هەر دەیێ بەبێ ئەوەی کێژ ڕۆشنکاتەوە هەڕەشی لەکا بڵێ ئەدەم بە دادگا کە هەتا ئەگەر ممکنە بوو کە چۆن دیعاکەن مەسەڵەن بڵێن تەرەفی لاهور ئەگەر خەڵکی ڕفان بێ هەڕەشەی لە خەڵک کردبێ ئەوش ممکنە هەمان توانێت عملی لەگەڵ لاهورە بکاتەوە. بەرحاڵ مەبەست بۆیە چێشمەکێشەکە کە لە ئەستا باسێکی سیاسیە، اختلافاتێکی سیاسیە کە پەیوەندی بە ئایندە و چارەنووسی ناوچەکە و کوردستان و عێراقەوە هەیە. ئەوە مەسەلەی ئەسڵیەکە پاڤڵ جهتێکە لاهور جهتێکی ترە و جهتی سیاستی لاهور بەرەو فەشەر ڕۆیشتووە و مانەوەی لاهور بە قازانجی سیاست و مەسائلەکانێک نییە کە پاڤڵ و مەکتەبی سیاسی یەکێتی دیعایەکە.
بۆیە بۆ جا هەشتێکی کردوێ هەش تاوانێکی کردوێ کرد مناڵم نەیکردووە ممکنە زۆریش تاوانیان کردوێ و هەر لاهور نەیکردووە من پێم وایە هەموو سەرکردایەتێکی نیشتیمانی ئەگەر بە مێژوەکەیان بچیتەوە تەواوی حیزبەکانی بزوتنەوەی کوردایەتی بێبەری نین لە هیچ تاوانێک بێبەری لە هیچ کارێکە بەرامبەر بە خەڵکان نیان کردوێت لە بەرامبەر بێ ئیرادەکردنی خەڵک و خەڵک بە بارەتەگرتن نیان کردوێ باشترین دلیل ئەو قاچاقچێتی بەنەوت و ئەو تاڵانکاری و گەندڵەیەکە بۆ خۆشاندانی پێیانێت هیچ یەکێک نیە لە یەکێتی نیشتیمانی هیچ یەکێک نیە لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئینکاری لەو کەن کە گەندەڵی نییە کە جەردەیی نییە کە تاڵانی نییە کە نردنی پارە بۆ دەرەوە نییە هەمووی هەیەمانە قاچاقچێتی بەنەوت هەیە خەڵک ڕفاندن هەیە کوشتن هەیە هەموو جۆرێک هەیە بەڵام ئەگەر لەسەر ئەو ناوەڕۆکی پێشمەکێشەکان وە ئایندەکەی بەرەو کوێ دەڕوات پرسیاری تر بکەم بۆ نمونە ئێوەتان کە ئەسڵی مەسەلەکە مەسەلەیەکی سیاسیەوە لە درێژەی قسەکانتانە ئاماژتان بۆ داکە بە بڵێن هێڵی لاهور شێخزەنگی فەشەلی هێناوە بەڵام ئیدعایەکی زۆر لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دەکرێت و بەوەی کە لاهور لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستانە خاوەنی پێگەیەکی بەهێزە و ئەمە کودەتای بەسەراکراوە ڕەنگە تا ئەو ئاستە بڕات کە لاهور بچێت حیزبێکی نوێ دروست بکات لەبەرەوەی کە پێگەیەکی زۆر بەهێزتری هەیە لە بەرامبەر جێهەتی پاگەڵ تاڵەبانیان هەر سەرکردەیەکی ترداوە سوود لەم هێزە وەردەگرێت کە هەیەی بۆ چونی ئێوە چییە حیزبێکی نوێ دروست دەکرێت بە سەرۆکاتی لاهور ئەوە خۆی زانێت چیەکە ممکنە ئاسانتریش لە کوردستانەوە کە تۆچی بۆ خۆت ڕێخا دروستکەیت و ڕایگەینی بەڵام هێز دروستکردن پێگەیەکی سیاسی ئەوێ معنایەکی سیاسی بێت و ئەو سیاسەتی کاتە جێگا و ڕێگایەکی بێت لە کۆمەلگا معنایە پێیاکە لە ملانی سیاسی لەگەڵ بەرامبەرەکانتان لە بەرامبەر هێزەکانی ترە بەبووچی لە شوێنێکە کە سیاسەتی پاڤێڵ بڵێن لاهور جۆرێک ئاعتمادکردن بوو یا پاشکۆبوون بوو بە سیاسەتەکانی ئێران و جۆرێک کە باڵادەسی ئێران لە ناوچەکەیان سۆگەرکاوە دەوری بۆ ئێرانە بینی بەڵام باڵەکانی تری ناوچێتی یا بزوتنەوەی کوردایەتی بەگشتی ئەو اختلافات و سیاسەنی کە ناوچەکەیە زۆرتر جهەتی پارتی جهەتی ماڵی بەرزانی و جهەتی پاشکۆبوون بۆ تورکیا یا تا بۆ سیاسەتێک ئەمریکا ناوچەکە هەیەی هەتا گەڕانەوە بۆ دەسەڵاتی سیاسی لە عێراقا واقعیتێکە کە پارتی دیموکراتی کوردستان بۆتە خاوەنی ئەو سیاسەتە و بە معنایەک بە جۆرێک لە مەرحەلەیەکی ئێستاە جێکەوتو و جێگیر بووە کە خودی زۆر بینەی یەکێتی نیشتیمانی ناچار کردووە بە دوای ئەم سیاسەتەوە بڕن بنە پاشکۆی ئەو سیاسەتە بەمانای ئەو سیاسەتی کە لاهور پیادێکا خودی ئێرانیش ئەزانێت کە لاهور ئەو داردەستە نییە ئەو هێزە نییە کە بتوانێت دیفاع لە سیاستەکانی ئێران بکە بەڵکو ممکنە لە ئیدامەی ئەو جۆری سیاستێکەکە شکستی گەورن بە لە ئێران دەور و مۆقعەتی ئێران بێت ناوچەکە ئێرانیش وازی لاهور ئەنی لاهور دەستوباڵی کرا ئەنی پەڕووباڵی دەرهێنرا هیچ جێگۆڕگەیەکی نەماوە لە ململانی سیاسی ناوچەکە کە بتوانێت پێگەی یەکێتی نیشتیمانی لە ناوچەکە ئەو بەهێزیکە یا ئەو جهەتەی ئەو جهەتی سیاسی کە ئەو ئیدعایەکە چۆن گۆڕان مەسەلەن توانی نشوان توانی ماوە ئیدعای هەبێ لەسەر شەفافیت لەسەر کە دەسەڵات گۆڕێ مەجموعەیەش لە کاتی خۆیان توانی لەو ناحەیەوە هێزێکی گەورە دروستکە بەڵام فەشەلی سیاستەکانی ئەویش شتی پێگەی گۆڕانی هێنای خوارە مەسەلەکە هەر کۆتایی ژیانی نەوشیروان نییە مەسەلەکەی ئەو سیاستانەیە کە نەوشیروانش بمایە هەر گۆڕان لە مۆقعەتی ئێستا بوو هەر لە مەخۆی ئێستاە بوو کە بەرەو پوکانوی زیاتر ڕوە ئەجا بە هەمان دەرەجە لاهور ممکنە بچێت بۆ خۆی ڕایگەیەنی ڕێکخراوە دروستکە و ئەوی چەند لێ قبوڵەکەن بۆ معنایی کە بیان بە دادگا و تاوانبارە و تاوانی لەسەر و کە هەر شتێکی دروستکە ئیدعات مەسەلەن خودی پاڤێڵ کاری یەکێتی نیشتیمانی داوایان هەیە لەسەری ڕێناوانی بۆ زیین بکەنەوە یا مەسەلەن بە جۆرە بەکاری بێنن جا چەند ئەگیرە ناگیرە مەسەلەیەکە بەس گرنگەوەی کە هەر شتێ دروستکە بەڕێ من ناتوانێت جێگە ڕێگەیەکی لە پرۆسەی سیاسی ئێستا لە کوردستانە ببینێت لەوەی کە سیاسەتێکە یەکێتی تەبعەتی لە یەکێتی ئەو سیاستە پیادەکە بۆچوونی من لاهور فەشەلی کرد بە شکست گەیشت بەڵام معنای نییە کە سیاستێک کەسە پاڤێڵێکە یا سەرکردایەتی نیشتیمانیکەن کە پاشکۆبوونە بە سیاستەکانی پارتی دیموکراتی کوردستان بەسەرکەوتنەکە لە ئێستا ڕەنگە لەگەڵ
لاهورایەک لایەن کردێتەوە بەڵام لە ئایندەیەکی دوورتردا چ تەسیری لەسەر مۆقعەتیشێتی هەیە کە بم پێم وایە هاوسەنی هێز زیەشێتی لەم سیاسەتی کە پاوێڵ ژێگا ناتوانێت ئاڵوگۆڕ بکە و بخاتەوە ئاستی پارتی دیموکراتی کوردستان بخاتەوە ئاسی بنەماڵی بەرزانی ئەوان پێگە و جێگە و ڕێگە و هاوسەنی هێزیان فەرقی هەیە لەگەڵ هەموو هێزەکانی بزوتنی کوردایدێن ناوچەکە بە تایبەتی لە کوردستانە ئەنی سیاسەتی پاوێڵ سیاسەتی سەرکردایەتێکی دژمانی ناتوانێت بچێتە ئاستی ڕەقابەتی یا منافسەکردنی سیاسەتێکە ئێستا پارتی دیموکراتی کوردستانێتی ناچار بووە کە بێتە پاشکوی ئەم پاشکۆبوونەش طبیعیە بە معنا عملەکەی ئەگەێنێ بۆی کە هاوسەنی هێزەکەی دابەزێت ینی ئەمڕۆ لاهور فەرشەری کردووە لە ئایندەیەکی ترا نزیکە یا دوورە من نازانم سیاسەتی پاوێڵیش بە جۆرێک بە شکستی گەوراش بە شکستێکی کاشتێ و یەکێتی هاوسەنی هێزەکەی مۆقعەتەکەی پێگەی ئیجتیماعی سیاسەکەی زیاتردا هەرچەندە کە خۆی زۆر دابەزیوە زیاترش دابەزێت ئەگەر هەر لەسەر ئەم تەرەفەی تریان باقیڵ و قوباتکە باز دەکەن لێرە بەدواوە ئەمنیەت و ئاسایش دەگەڕێتەوە بۆ نێو شارەکانەوە باندی مافیایی نامێنێت دەست ناخرێتە ناو کاروباری بازرگانان و سەرانیان لێ ناسەندرێت ئەمانە چەندێک لە ئایندەدا شوێن دەگرن ئازای چۆن تۆ سێری هەرێمی کوردستانکە کەنە پێڵن هەرێم حکومەتێکی حکومەتی هەرێمی پێڵێن پشتەکە هەر لە سلێمانی نەبووە لە زۆنی سەوزانیە باڵا دەستی و قاچاقچێتی و سەران لە سەر و خەڵڕفان و خەڵک شتێکی سەراسەری واقعەتی کوردستانە واقعەتی دەساڵ کولی دەسەڵاتدارێتیە ئەوە نییە بەش باڵێک دەبێتی لە مەسێسە لە سەردەش عوسمانەوە بیگرێت لە چەند لە سۆرانی مامە هەموو بێتەناکرد بکە لە و هەتا ئەو گرتنی و جراوەکانی باددان بیگرە خۆشتێک نە لە زۆنی سەوزاوی لە زۆری زەردایە ومانە هەمووی ئەوتا مەسەن ئەبینین سیاسەتێکە باڵادەستی و حکومڕانی لە کوردستانە معنا مافیەکەیەوە کە ئازادیتیانە پێشەکردنی ئازادیتیە ڕۆژنامەنووسانە گرن خەڵک تیرۆرەکرێ خەڵگە فڕێندێ ئەمە واقعەتێکە وە پێک هات مەسەلەن بۆ نمونە هەتا لە ناوچەی سەوزیشا پێش زمانی جیاتاڵمانی شام کارانە کراوە لە زمانی نوشوان سڵا شام کارانە کراوە لە سەردەمێکە کە سەرکردایەتیی دیش بووە یعنی واقعێت و پێکهادەی یەکێتی نیشتیمانی و پارێکاتی کوردستان و بنەماڵی بارزانی و بنەماڵی تاالبانی پێکاتێکی مافیاییە پێکاتێکی میلیشاییە من جارێکیان لە نەسی قسەی نوشوان خۆیەتی وتیان کتێبێ دەرچوو لە ئەمنەسی ئینتەرنەشناڵ کە باسی تاوانی بڕیزێک لە دیستێک لە تاوان دیستێک تاوان لە بەرامبەر ژنانە لە بەرامبەر خەڵکان لە بەرامبەر ئۆپۆزیسیۆن و معارەزەیە کە تاوانێکی زۆر کراوە یا شەڕی ناوخۆ کە ئەسیرەکان یەکتریان کوشتووە جوابی نەشتوانەوە بکەوتی میلیشیا هەروواوێ میلیشیا لەو زیاتر ناتوانێت بکە لەوە باشتر ناکە بۆ خۆشی دانی بۆوانە کە زمانە بووە کە شخصی دووەمی شێتی نیشتیمانی نوشتوان منەمە لە دەمی خۆی بیستمە لە کۆڕێکە بەرحاڵ کە پێکهاتەی پارتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و ماڵی تاالبانی و ماڵی بارزانی واقعەتەکەوە کە هێزی میلیشیا فرسەتی یاوە بە ئەنوا جۆر پێکهاتەی باند و گروپ کە خەڵک بفرێنن خەڵک بکوژن و هیچ ئەمنێتێک لە کوردستانە ئەنە بۆ هیچ کەسێک نەوێت ئەمە واقعەتە لاهوریش بەشێ بۆ لە واقعەتە ئێستا جااو دەسەڵاتی ڕۆژوانە بێتە ئاشتی خوازی و سەلامەتی و هەموو شتێکە گەڕێتەوە ئەو واقعەتە ئەو دەسەڵاتی کە لاهور دوێتی ئەوەی ئەو کۆتاییە بەڵام دەسەڵاتی مافیەکان دەسەڵاتی مەسەلەن تۆ سەریکە لە سەرکردەکانی یەکێتیە شخصیاتی تیا کە پێویست ناکات سەنداوێن بەرین تاوانباریانکەین ئەو بێن ڕۆستێکا لە دادگاوە بەلیست هەیە کە هەرێک ناوچەیەکی بەدەستە هەرێکی چاڵەنتوێکی بەدەستە هەرێک حاکمی منتەقەیەکە بۆ خۆی هەرێک نفوزی خۆی هەرێکە چەکداری خۆی هەیە مەسەن تۆ سەریکە لەسەر جادە جارویە کوڕیەکێکیان کچێکیان گەچەڵ باتە بە ئاسایش و پۆلیتیکەکە ئەمە واقعەتی پێکاتەی ئەم هێزە سیاسیانەی لە کوردستان ئەنی ئەبێ ئەم دەسەڵاتە کۆتایی بێ ئەو نائەمنێتە کۆتایی پێ تا ئەم دەسەڵاتە میلیشایە هەبێ لە ناوچەی زەر بێ لە ناوچەی سەوز بێ واقعەتێکە ئەمنێت لە کوردستانە بۆ هیچ کەس فراهەم نییە ئەوە لاچوونی لاهور فقط سەرکەوتنی سیاسەتێکە لە ئێستا یەکلایکردنەوەی هاوڕێمان بەداخل کارتی بەرنامەکانمان بەرەو کۆتایی ئەڕوە لە خزمەتان سپاسانەکەم پێش ئەوەی کۆتایی بە بەرنامەکە لەگەڵ ئێوە
پێش ئەوەی کۆتایی پێبێنی من پێم خۆشە پرسیاری بینەرێک لێرەدا لە ئێوە بکەم ئەگەر بە کورتی وەڵام بدەنەوە کە دەوڵەتانی ناوچەکە چەندێک دەوریان هەیە لەم کێشمەکێشەدا. من گوتم ئەو نووسیشمەوەی کە مەسلحەتی پارتی، مەسلحەتی تورکیا، مەسلحەتی ئەمریکا، مەسلحەتی هەتا ئێران ئەو بوو کە کۆتایی بە دەور و جێگەڕێگەی لاهور بێنن. ینی ئەو سیاسەتی کە ئەو لە ناوچەکە ئەوش پیادێکە ئەو نەخشە سیاسی کە ئەو بووی وە زیاتر نەخشەکەی کە جۆرێک کۆتایی هێنان بووە هەڵدان بوو تەوازنخوای یەشێتی گۆڕە لە مقابلی پارتیا واقعێتە کە مەکتەبی سیاسی یەکێتی خودی پاڤێڵ بۆیان دەرکەوت کە ناتوان ئەو کارە بکەن. پاڤێڵ و لاهور لە شوێنێکا شەریک بوون لە مۆزوعی 16 ئۆکتۆبر 16 ئۆکتۆبر حاسەوەی کە لە بەرامبەر ڕفراندۆما هێرشە لەگەڵ چەکدارەکانی یا لەگەڵ سەربازانی حکومەتی مرکزیە تەوافقیان کردو و کەوتنە مقابلی بەرزانیەوە لە شەریک بوون، بەڵام نەتیجەتەن ئەخیرەکەی بە زەرەری هێچێتی شکایەوە و بە قازانجی پارتی بوو لەگەڵ شاکە پیلانجێڕۆژی گەورە و کردیان لە بەرامبەر پارتیا. بەرحاڵەمە واقعەتەکەنی ینی سیاسەتی وڵاتانی تر بە ئێران و تورکیا و ئەمریکا و هەتا حکومەتی عێراق زۆرترەوەی کە ڕێکەوتنێک بە قازانجیانە موقعەتی پارتی دیفاع لێ بکەن تا ئەوەی کە لە بەرامبەر پارتیا بۆسنەوە. بۆیە وڵاتان ئەو سوالی ئەو بەڕێزە بۆ وەڵامی ئەو بەڕێزەوەی کە شکستی سیاسەتەکانی لاهور لە چوارچێوەیە کە هیچ لایەنگریی نەبوو کۆتایی پێهات. عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆنگرێسی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوەش. عزیزان وچانێک دەدەین و پاشان هاوکارم سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵ گەشە و ڕەحیم گفتوگۆیەک ئەنجام دەدات. لەگەڵ ما بمێننەوە. بینەرانی ئازیز لەلایەن منیشەوە سڵاوتان لێبێت. هەر وەک هاوکارم ئاماژەی پێدا کە هەفتانە لە پێشنگ تیڤیەوە لەسەر هەڵبژاردنەکانی عێراق گفتوگۆمانە بێت و لایەنە جیاوازەکان لە پەیوەند بە هەڵبژاردنەوە تاوتوێکەین. لە بەرنامەکانی ئەمڕۆمانە لەسەر مەسەلەی ژنان و هەڵبژاردن ڕادەوەستین. چاوپێکەوتنمانە بێت لەگەڵ گەشە و ڕەحیم هەڵسوڕاوی بزوتنەوەی یەکسانی خوازی. گەشە و ڕەحیم ئەم کاتت باش ئێوە بەگشتی پرۆسی ئەم هەڵبژاردنەی بەڕێوەیە چۆنە بینن بە تایبەتی ئەگەر لە ڕوانگەی ژنانەوە تەماشای بکەین. بۆ نمونە بڕیارەیەک لە سەرسی کورسیەکانی ئەنجومەنی نوێنەران بۆ ژنان تەرخان کرێ. ئەمەش بۆ ئەوی مافی ژنان پێشێل نەکرێ بە حسابی خۆیان و نوێنەرانیان لە پەرلەمان لە بەرچاوی بگرن. دانانی ڕێژەی دیاریکراوە بۆ ژنان چەندە زامنی پاراستنی مافەکانی ژنانەکات. فەرمونون. سڵاو بەڕێزان، دەستان خۆ سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بینەرانی پێشنگ تیڤی. من پێم خۆشەکە لە پێشە ئەوە بڵێم سەبارەت بە دەور و نەخشی انتخاباتەکانی ئێستا کە لە عێراقا سەرۆکارن بە سەرۆکاری چوونە پێشەوە انتخاباتە کە لە مانگی ئۆکتۆبەرە قەرارەکە بکرێت. بە بڕوای من خودی ئەو انتخاباتە کە بەڕێوەیە خوندی انتخاباتەکە هیچ شەرعیەتیشی نییە، چونکە خارج لە دەنگدانی خەڵک ئەوە کراوە، بە زۆرە ملی ئەوە کرێت و حکوومەتی عێراقیش لە هەلومەرجێکی زۆر قەیراناویە ئێستا و ئایانەوێ بە هەج وەسیلەیەک بێ خەڵک بێنە پایەوەی کە بچن لە انتخابە هەدەنگ بن و شەرعیەت بن بە حکوومەتە کۆنەپەرستەی کە خۆیان چەندین ساڵە حکومی پێیەکەن. لەم نێوەشا کە هەروکو پرسیارەکەی بەڕێستان باسی کرد کە ڕێگەدان بە ژنان کە لە پەرلەمانە بەشداری بکەن یاخود یەک لە سەرسەی ژنان کە لە پەرلەمانە بەشداریەکەن ئەبێ ئەوە چی بێت. بە بڕوای من پرسیارەکە ئەوەیە کام پەرلەمان
ئەو پەرلەمانی کە هەتا بینەقاقای لە کوشت و کوشتاری ژنانە غەرق بووە، ئەو پەرلەمانی کە بۆتە نەکبەتی بەسەرشانی خەڵکی عێراقەوە، بە بڕوای من ئەگەر ڕێگەش بدرێ یاخود ڕێگە بۆ خۆشکرابێت کە ژنان لە پەرلەمانە بەشداری بکەن و چەند کورسی زیاتریان پێ بدەن، ئەمە ڕەنج و کارێکی ژنان خۆیانە کە لە مەیدانی کە لە مەیدانە خۆیان کردویان. ئەگەم ملاحەزە بکەن لە چەند مانگی ڕابردووە لە ئەو خۆپیشاندانن کە لە شارەکانی جنوبی عێراقەکرا، بەڕاستی دەوری ژنان زۆر هەبوو لەوە جێگایانە، بەڕاستی ژنان سەلماندیان کە ئیتر ئەیانەوێ ئازادانە بژین لە وڵاتەیە. ئەگەر بەڕووی لە ڕووی تەندروستیەوە سەیریکەین چەندین دکتۆر و کارمەندی تەندروستی هاتن بە هانای و کەسانی کە لە خۆپیشاندانەکانە برینارکراون کە بەداخەوە کە پێم وایە یەکدوانێکیان لێ تیرۆرکرا هەر لە خودی ئەو چاپێکەوت هەر لە خودی ئەو تەزاوراتانی کە کرا. بە بڕوای من چوونە پێشەوەی ئاستی وشیاری ژنان، چوونە پێشەوەی ئاستی ئازادی و یەکسانی خوازی ژنان لە خودی سیستەمی پەرلەمانتاریان نییە. لەو سیستەمایان نییە کە تۆ بچی لە پەرلەمانە بەشداری بکەی معناوێت کە تۆ ئازادەکانە بەدەستهێناوە، یاخود پێت بڵێن کە ئازادیت، یاخود بڵێن ئێمە حکوومەتێک ئێمە ئینتیخاباتێکە کەین کەواتە بەرچاوی خۆتانەوە ڕێگەمان داوە کە ژنان بێن ناو پەرلەمانەوە. بە بڕوای من ئەو بۆی نییە کە ڕێگە بە ژن بات، یاخود بڵێ ئەو ناتوانێت کە بڵێ من ئازادی ئەم بە ژنان، ئەبێ ئازادی بسەنیت، ئەبێ بە زۆر لە سەرمایه‌داری ئازادی بسەنێ ژنان. ئێمە نامان، ئێمە چاوەڕێی هیچ حکوومەت و دام و دەستگایەکن کە ئازادی با بە ژنان، ئازادی ئەسەندرێت نادرێت. بۆیە من تەکید لەوە کەم کە سیستەمی پەرلەمانتاری سیستەمی پەرلەمانی لە عێراقا هیچ ڕێگە خۆش ناکات بۆ ئەوەی کە ژنان ئازاد و یەکسانی خواز بن. ئەمە بە بڕوای من هەڵخەڵەتاندنێک و درۆیەکی زۆر گەورەیەکەیە کە لەگەڵ خەڵکیە تەنها بۆ شەرعیەتدان بە حکوومەتەکەی خۆیان، تەنها بۆ ئەوەیە کە بتوان هەرچی زیاترە کە خەڵک کۆکن لە دەوری خۆیان، هەرچی زیاترە کە بیانێ شەرعیەت بە ئینتیخابات و بە سیاسەتی خۆیان بن کە لە کاتێکیشدا ئێستا کە لە عێراقا کە بەڕاستی لە قەیرانێکی حکوومەتیە ئێستا. بۆیە ئەوە بە بڕوای من درۆیەکی زۆر گەورەیە کە ئاڵێت سیستەمی پەرلەمانی ئەتوانێت ژنان ئازاد بکات. هەرکووکە باسان کردێک لە سەرسەی ژنان یاخودێک لە سەرسەی کورسیەکان ئەیابەوە. بە بڕوای من پرسیارەکە کە باسی وش کە لێرەیە کام حکوومەتەیە کە یەک لە سەرسەی کورسیەکان ئەیا بە ژنان و ئەیا بژانی پەرلەمانتار. خودی حکوومەتەکە و حکوومەتێکی غێرە ژنیە، حکوومەتێکی نایەکسانی، حکوومەتێکی کۆنەپەرستان، حکوومەتێکە لەسەر سیستەمی دین و مەزهەب دروست کراوە. لە هەر شوێنێکە دین و مەزهەبە بێ کاتە و ژنانە چەساون. لە کاتێکی شاکە ئەگەر مەجموعەیەکی زۆری ژنانش لە پەرلەمانم کە ئێستش پێم وایە تاکوتەراتیایەتی کە بە بڕوای من ئەم ژنانە ڕاگیراون بە کۆمەڵێ تموحیان خستۆتە بەردەمیانە شێوانە کە پارە و ئیمکاناتێکی خەیاڵ لە بەردەمیانایە کە ناچاریانەکەنەوەی کە بچنە ئەو پەرلەمان لە پەرلەمانە بەشداری بن. دواتر بێژگەلەوە کە ئەمانە بەکارە هێنن بۆ ئارزۆ سێکسەکانی خۆیان. ئەنی بەڕاستی ئەمە شتێکی زۆر وازە کە ئێستا لە پەرلەمانە شتانەی جیایە بە زۆرە ملێ ئەو کارانیان لەگەڵاکەن، بۆیە ڕاگیراون بۆ ئەوە تەنها شتێک کە ئەوان خۆیان ئەیانەیە بە خەڵکی ڕاگەیەنن ئالەسازە حکوومەتێکین حکوومەتێکی ئازادی خواز حکوومەتی یەکسانی خوازە نەمانەیە کە ژن بەشداری بکاتەوە، بەڵام خودی ڕۆژانە کە ئێمە ئەیبینین لەو مجتەمەعەیە کە ژن ئەکوژرێکت کە خەڵک بێ ئاوە بێکارە بایە خەڵک بێکارە، ئەمانە هەر هەمووی ئەوە دلیلەوە کەم حکوومەتە ناتوانێت ئەگەر هەموو بە بڕوای من ئەگەر هەموو پەرلەمانتارەکان بکات بە ژن ئەو کاتە ئەتوانم بڵێم زیاتر کە ئەوێ حکوومەتێکی کۆنەپەرستانە چونکە هیچ معنایەکی تیانێ کە تۆ بە خاتری کە ژنیت خەتە پەرلەمان. بە بڕای من پێش ئەوەی کە ژنی ئینسانین ئێمە ئەبێ پێش هەموو شتێک ئینسانە بۆ من زۆر مهمە. کاتێک کە ئینسان بیت و کاتە جنسەکە خۆی مهم نییە من چ جنسێکم ژنم یا پیاوم، پێشەوە من ئینسانم. بۆیە لەسەر ئەساسی ژن بوون نابێت ڕێگە بدرێت یاخود ڕێگە بین کە ژنان چە پەرلەمان لەسەر ئەساسی ئینسانی بوون. دواتر ئەگەر ئەوان پێیان وایە کە ژنان بێنە پەرلەمانەوە ئەوە بە هەمان شێوە کە ئازادەکانی ژنان بەقرار ئەبێت لەوەیە، بە بڕوای من زۆر جێگاترەیە ژن بتوان ئازادەکانی خۆیان بەدەست بێن یاخود دەور نەخش لە کۆمەلگایە ببینن. ئەمە زۆر مهمە کە نەخشی ژنانە بێت لە چارنووسی کۆمەلگایە ببێت.
ئەبێ ژنان خاوەنی ئیرادە و ئارۆزەکانی خۆیان بێ ژنان خاوەنی اقتصادی خۆی بێ ژنان خۆی بتوانێت قەرار بۆ خۆی بات کە ئێستا لە حکومەتێکی لە دەوڵەتێکی وەکو عێراق کە حکومەتێکی پەرلەمانی بەڕێوەیە وەکو حکومەتێک کە چەندین ساڵەوە کوتم لە تا بینە قاقای بە خوێنی خەڵک غەرق بووە ئەو حکومەت و ئەو پەرلەمانە بە هیچ شێوەیەک ناتوانێت ئازادی ژنان بەدەست بێنێت و ئەمە شتێکی زۆر خەیاڵەیە و کە بە هیچ شێوەیەک ناتوانێت ئەوە بکرێت بە بڕای من بۆ ئەوەی کە بتوانێت ئێمە ئەم پەرلەمانەی کە ئێستا بەڕێگەوەیە ئەبێ ئەکشت کە زۆر مهمە بۆ ئێمە بتوانین کە ئەم پەرلەمانە ئەم حکومەت و پەرلەمان هەڵوەشێنینەوە ئێمە چونکە تەئکیدین لەوە ئەمە چەندین ساڵ ئەمە ئیتر بە بڕای من تێگەیشتوین لەوە کە ئەم حکومەتە ئەم پەرلەمانە ئەم دام و دەستگایە ئەم سیاسەتە ئەم دەوڵەتە شتێک بۆ خەڵک ناکات خەڵک بە معنای ژن پیا و مناڵ هەموو شتێک خەڵک هیچێکی ئیسفادێکی نییە بۆ خەڵک بۆیە ئەبێ حکومەتی پەرلەمانی ئەم پەرلەمان ئەم انتخاباتی کە ئێستا بەڕێگەوەیە بە هەج وەسیلەکە بێ هەڵی وەشێتەوە چونکە بە بڕای من ئیرادەی خەڵک ئیرادە و لێهاتووی خەڵک زۆر لەوە بەقوترە کە حکومت داوای انتخابات بکات حکا حکومت خەڵک بە زۆر بێنێتە ناو پەرلەمانەوە خەڵک خۆی ئەبێ ڕزەکانی خۆی ڕێک بخا خەڵک ئەبێ بە ئازادانە بێتەوە مەیدانەوە بە لە هەمان شێوەیە لە هەمان کات ژنانە ئەبێ لەگەڵ هاوچینەکان لەگەڵ چینەکانیانە کە بێنە پێشەوە کە بێنە مەیدانەوە کە بتوان شان بە شانی یەکتری هەم ئاهەنگ پێکەوە کارەکان بکەن بۆی کە هەرچی کە بتوانین کە پرۆسە انتخابات هەڵوەشێنینەوە دیارە هەڵوەشانی پرۆسە انتخاباتیش کە بتوانین ئەو پەڕی کە خەڵک زەرمەند نەبێتیایە کە خەڵک نازان ئەو چەند ساڵەکە لەو وڵاتە خوێن ئەڕێژرێت کەمترین خەڵک زەرمەند بێ لەو ڕێگە ئەو ببێتە ژیانێکی خۆش و ئارەزوومەندانە و ژیانێکی تەندروست بۆ ئینسانەکان باشە گەشا و خەڵکی بەگشتی و ژنان بە تایبەتی چ جۆرە مامەڵەیەک بکەن لەگەڵ ئەم پرۆسی هەڵبژاردنەیە بە بڕای من تەنها چارەسەر ئەوەیە کە ژنان و پیاوان بە خەپاتی شۆڕژگەرانی خۆیان بێنە مەیدان بەبێ هیچ جیاوازیەک بێن ڕیزەکانی خۆیان کۆکەنەوە هێزەکانی خۆیان کۆکەنەوە ئەو مجتەمەعێکە کە ئەتوانین کار بکەنێمە لەو مجتەمەعەیە ئەمەش بەوەیە کە ئەبێ لە ڕێگەی شوراکانی خۆمانەوە کاران دەبکەینێم ئەبێ دەست بکەین بە شورای گەڕەکەکان شورای کارگەکان شورای شوێنی کارەکانمان شورای گەڕەکەکانمان لە هەر جێگەومەکانە هەیە کە بتوان ئێمە هەم ئاهەنگ کار بکەن بەیەکەوە من پێم وایە هەماهەنگیکردنی کارەکانمان کە بە ڕیزی شۆڕژگارانە خۆیان بێنە مەیدان ممکن نییە کە حکوومەت ئەلەرزێ لە بەردەمی هێزی بۆ هێز و قووەتی خەڵکیە گەشا و ڕەحیم زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆمانە زۆر سپاس بۆ چانێک و هاوکارمە گەڕێتەوە لاتە عزیزان بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و دۆخی ئێران ناڕەزاتی جەماوریەکان و ڕووداوانێک کە بەپاش هەڵبژاردننی ڕئیسی لە هەڵبژاردننی سەر و کۆماری ئێراندا هاتە ئاراوە چاپێکەوتێکمانە بێت لەگەڵ ڕەحمانی حسین زادە لە حیزبی حکمەتیستەوە هاو ڕەحمان ئەم کاتت باش و سپاس کە توانیت ئەم دەرفەتت دەی بە ئێمە بۆم چاوپێکەوتنە زۆر سپاس بۆ ئێوە و بۆ خۆت و هاوکارانت هەروە سڵاوم هەیە بۆ بینەران و جۆگرانی بەرنامەکە زۆر سپاس کەم دەرفەتتان دروست کرد زۆر سپاس بۆ ئێوەش ئەگەر ئاوڕێکی خێرا لە ڕووداوەکانی چەند ڕۆژ و هەفتەی ڕابردوو بدەینەوە هەڵبژاردنێک ئەنجام درا بە پێی ڕاگەاندنی جمهوری ئیسلامی خۆیان دەسەدا 48 خەڵکی بەشداری ئەو
هەڵبژاردنیان کرد بەڵام لێر و لێوێ دەبیسترێت کە ڕێژەکە زۆر لەوە کەمترە. هەر ڕۆژێک دوای هەڵبژاردنەکە ناڕەزایەتێکی فراوان لە زۆرێک ناوەندە کرێکاریەکانەوە لە دەیان ناوەندی کرێکار و بەتایبەتی کرێکارانی نەوت دەربڕیوە بەردەوام بوون تاوەکو ئێستا لەسەر چەندین داوای تریش وەکو کەمی ئاو لە خۆرستان و زۆر بابەتی تر. ئەگەر ئێوە بە کورتی ئاماژێک بەمانە بدەن کە چی ڕوویداوە لە ئێران ئێستا؟ بەڕاستی لە دوومانی ڕابردوو ینی هەرا و جۆرەی ئێوە ئاماژەت هەم پێکرد لە دوای ڕۆژی انتخاباتەوە کە تاریخی ئێرانیەکەیە کاتە 28 خورداد وا بزانمەی کردە 19 مانگی 5 یا 6 ببورن ڕەنگە زۆر دقیق نەبێ بەڵام بەها بە ئێرانەکەی بڕۆین لەو کاتەوە ئەو ڕۆژە کۆماری ئیسلامی لە بەڕێوەبرنی ئەو گاڵتە جاری هەڵبژاردنە شکستێکی تەواوی خوارد ئەوە هەموو کەس ئەیڵێ هەروەک تۆ ئیشارەت پێکرد ئاماری درۆینەی خۆیان وتوی 48% لە خەڵک بەشداری کرد ساڵەکانی پێش و قسەیان لە 70% کرد و 75% کرد و لە کەمترین یا مەسەنەن 60% یانە کرد کە گویا بەشداریان کردووە ئەمجار خۆیان ئەترافیان کرد کەمینە بەشداری کردوە ینی 40%. بەڵام ئاماری واقعیە کە هێزەکانی ئۆپۆزیسیۆن و بەتایبەت هێزی ئۆپۆزیسیۆنی ڕادیکال و چەپ ئەیزانی بەڕاستی لە 25% ئەویش بەشێکی زۆری بە زۆرە ملی بەشداریان نەکرد. جا من ئەمە ئەو نەتیجەی لێ بگرم خودی ئەو گاڵتەجاریە شکستێک بوو بۆ کۆماری ئیسلامی و بێ ئەو ڕۆژە ڕۆژێکی وەرچەرخان تەمەشای بکرێ. بەڵام لەوە گرنگتر ڕۆژی دواتر کە 29 خورداد بوو 62 مرکزی کرێکاری نەوت و پێترۆشیمی ئێران ئێزرابیان کرد و هاتنە مەیدان و هەتا ئێستاش کە قساکەین ئەو ئێزراباتە ئیدامەی هەیە کێشایە نزیک 120 مرکزی کرێکاری نەوت و پێترۆشیمی کە ئەوجەکەی لە 20 ڕۆژ 25 ڕۆژی ئەوەڵی ئەو ئەحساب و ئیزراباتە بوو کە ئێستا بەشێکیان چوونەتەوە سەرکار بازە دەستکەوتێکیشیان بووە. من زۆرمێ بڵم ئەودا پرسیاری ئەوە بکەم ئەم ناڕەزاتی کرێکاریانە بۆ داوایەکی دیاریکراوە وەکو ئاماژە پێدەکە هەندێک دەستکەوتیان گەڕاونەتەوە یاخود ڕووی لە جمهوری ئیسلامیە ناڕەزاتیەکان دیارە ناڕەزایەتەکان ڕووی لە جمهوری ئیسلامیە هەر ناڕەزایەتێکی کرێکاری ڕووی لە جمهوری ئیسلامیە چونکە یەکەم خاستیانەوەیە کە ئەبێ حەق دەستیان بچێتە مانگانە باڵای 12 ملیۆن تمەنی ئێرانی کەەوە بە کۆماری ئیسلامی جێبەجێ نابێت ناوێت جێبەجێکە نەگەوەی پوڵ نەبێت ئەمە لایەکێتی دوایەوە زۆر خواست و ویستی دیکەی کرێکاریان بووە کە ڕاستە چوارچێوەکەیەوەیە خواستی اقتصادین بەڵام فەورەن معنایەکی سیاسی بەرابر کۆماری ئیسلامی پیداکە هەمیشە خواست و داخوازیەکانی اقتصادی کرێکاران لە ئێران لە ماوەی ئەم 42 ساڵەدا معنایەکی سیاسی پیدا کردووە هەم بۆ حەقدەست بووە بۆ هەر شتێک بۆ ڕێکخراوبوون بووە بۆ ئەوەی هاوکارانیان ئەخراجکراون بێنەوە سەر کات لێرەش نمونەی هەیە و هەرە بینی نەوڕەوەختە ئیزراباتی نەیشەکەری هەفتەپەکە زۆر مەشهورە دووبارە دەستی پێکردوت وەڵام دووبارە لە مانگێک زیاتر تێچۆتەوە و هاوکات بوو هەفتەیە دوای ئەوە ئەو ناڕەزایەتیە جەماوەریانەی لە شارەکانی محافزەی خوستان بەرابەر بە بێئاوی بوو بەڵام فەورەن هەموو تەزاهوراتەکان لە شارەکان بە شعاری مەرگ بۆ جمهوری ئیسلامی و خامنەیی هەم دەستی پێکردوەیە تەواو بوو دە ڕۆژێکی خایان هاوکات بوو لەگەڵ ئیزرابەتە کرێکاریانی ئەمەوێ ئەم نەتیجەی لێ بگرم لە دوای ئەو ڕووداوە ئاڵوگۆڕی زۆر چارەنووساس وەرچەرخانی گەورە لە خەباتی هەم کرێکاری هەم لە خەباتی جەماوەری بەڕاستی لە ئێران پێکاتووە یەکێ لە جەنبەکانی ئەوەیە هاوکاتبوونی خەباتی کرێکاریە لەگەڵ خەباتی شارەکان ئەمە بۆ خۆی زۆر زۆر گرنگە و لە لایەکی دیکەوە بەشە لە شارە گەورەکانی ئێران وەکو تەورێز وەکو مەشەد وەکو ئیسفەهان وەکو تاران پشتیوانیان کرد لەو خەبات و مبارزاتی هەم کرێکاران هەم محافزەی خوزستان لە شەرایطێکا بوو جمهوری ئیسلامی زۆری ویست تەفرەقەی قەومی مەسەبی بینی خوزستان و شوێنەکانی دیکەی ئێران دروستکە بۆی نەکرا
یعنی ئەتوانم بڵێم لەم دوو مانگەدا هەستانەوەیەکی جەماوەری و هەستانەوەیەکی کرێکاری بەشێکیش هاوکات هەتا ئێستاش لە مەیدانایە و لەم بینەدا هەڵسوڕاوانی پێشڕەوی کرێکاری و هەڵسوڕاوانی ئەم خەباتە جەماوەریانە زۆر ڕۆڵیان بووە و لە زۆر جێگا بەرەو ئەواچێت دەستیان بنێنە نێو دەستی یەک و هاوپەیمانیکەن. ئەمە بۆ خۆی ڕووداوی زۆر گەورە بوون کە لەم ماوەدا لە سەحنەی سیاسی کۆمەلگای ئێران ڕوویداوە. دواتر پێم خۆشە لەسەر چاوەڕوانی ئێوە لەم بزوتنەوە و ناڕەزاتیانەی کە لە ئارەدایە بۆ کوێ ئەڕوات خۆشە بۆ چونتان ببیستم، بەڵام لەسەر خودی ڕئیسی دەمەوێت لەسەرەوە شەر بۆ چوونی ئێوە ببیستم کە ئەو لە بەراورد بە سەرۆک کۆمارەکانی تری جمهوری ئیسلامیدا هەندێک جار باز دەکرێت کە ئەمیان میان ڕەوترە، ئەمیان زۆر توند ڕەوترە و ئەمیان ڕەنگە باشتر بێت بە دەرەجەیەک بۆ خەڵکی یاخودنە لانی کەم ڕئیسی لە نێو هەندێک لە میدیاکانی دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانی عێراقدا بە باشتر وەسفکراوە بەوەی کە پێشوازی لانێکی بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان کردووە، بەڵام ڕئیسی لە ڕوانگەی ئێوە چی جێگە و ڕێگی کێ لە ئێستادا؟ مەسەلە هەر خودی شخصی ڕئیسی نییە کە لە بابەتەوە قساکەم. یەکەم شت با پێت بڵێم هەموو سەرۆک کۆمارەکانی جمهوری ئیسلامی هەر وەکو خودی جمهوری ئیسلامی دژی کرێکاران و خەڵکی ئێران بوون. کۆماری ئیسلامی ئێران لە خومەینیەوە کە دای مەزران کە بە دوایدا بەنی سەدی کە ئێستا لە ئۆپۆسیۆنە بوو بە یەکەم ڕئیس جمهوری، هەتا ئەم خامنەیەی کە ئێستا ڕابەریانە و پێشتر ڕئیس جمهوریان بووە، تا ڕەفسەنجانی کە گوایە معتەدلەکەیان بووە، تا ئەم ڕوحانیەی کە دوو هەفتە لەوە پێش لەسەر کار لابرا و خاتەمیەکەیان و ئەحمەدی نژاد، هەموویان جنایەتکارانێکی تاریخین بەرابەر بە کۆمەڵانی خەڵکی ئێران و ئێستا پێویست ناکە زۆر لە مەوردیانەوە قسە بکەین. دەناچە تا ئەوجەی لە ڕوانگەی کرێکار و خەڵکی ئازادی خواز و جەماوەری بەژمێنەتی کۆمەلگای ئێران تەمەشای بکەیت کولیەتی کۆماری ئیسلامی بە هەموو سەرۆک کۆمارەکانیەوە بەڕاستی بەرابەر بە خەڵک فەرقێکیان نەبوو. لە نێو خۆیاندا جناحبەندیان بوو، دەستەهای جیاواز بوون، وایە دوو باڵی سەرەکی بە قەولی خۆیان نەویان ناوە ئوسولگەرا و یا لەلایەکەوە ئیسلاح تەڵەب و ئەعتدال تەڵەب و ئەوانەیان بوو. ئەمە کێشەی نێو خۆیان بوو. ئێستا لەم دەورەدا بەو معماریەی کە کردیان بۆ ئەم گاڵتەجارەی انتخاباتی ئەمجارەیان کارێکیان کرد ڕئیسی بێتە سەرکار. بۆ چونکی ڕئیسی لە باڵە توندڕەوەکەی ئەوانە بە ئیستلاح و یەکێ لە نزیکترین کەسانی بە خامنەیی کە ڕابەری ئێستای کۆماری ئیسلامیە و یەکێ لە جنایەتکارانی گەورەی تاریخی جمهوری ئیسلامیە. حتمما زۆر کەستان بیستانە ساڵی 67 ئەو 67 ئێرانی کە وابزان بکاتە 1970 زاینی، ئەو ساڵەی شەڕی ئێران و عێراق تەواو بوو. بە مانگێک دوای کۆتایی ئاتەشبەسی شەڕی ئێران و عێراق خومەینی جەلاد کە هێشتا مابوو حکمی قەتڵعامی هەموو زیندانیانی سیاسی ئێرانیدا کە بە ئاماری هێزە ڕادیکاڵ و چەپەکان نزیک 20,000 کەسیان لە ماوەی 3 هەفتەدا پاک کردەوە لە زیندان. خۆیان قسە لە 4,000ەکەن. دیارە ئامارەکەی ئێمەی چەپ و کۆمۆنیستەکان دروستە. ئەو وەختە گروی مەرگێکیان دروست کرد کە 4 کەس بوون. یەکە لەو 4 کەسە و مهمترینیان ئەم ڕئیسی جنایەتکار بوو. کاری ئەو گروی مەرگە چی بوو؟ ئەم لاوە شۆڕە جێرانەی کە چەپ بوون یا بەشێکی مجاهد بوون هەرچێک بوون ببورن. بەشێکیان ساڵهای بوو لە زیندان بوون، دەورەشیان بەرەو تەوابوونە چون بانگیانە کردن لە 2 دقەیانە پرسین ئەرێ ئایا لەسەر هەڵوێستان ماون؟ ئایا کەماکان نوێژە خوێنن یا نوێژ ناخوێنن؟ ئایا ئەو سازمانە سیاسی لەگەڵی بوون محکومەکەن یا محکومی ناکەن؟ ئەگەر تەرەف بیوتە نەخێ محکومی ناکەم و نوێژیش ناخوێنم و لەسەر هەڵوێستی خۆم هەیە، ئەیان بردنی ئەدامیانە کردن. جا ئەم ڕئیسیە جزوی بەڕێوەبەرانی ئەو سیاسەتەی خومەینی بووە و
هەمیشە و دایم لە باڵی تۆندڕەوەکەی نێو جمهوری ئیسلامی بووە و خودی ڕوحانی 4 ساڵەوە پێش کە بۆ خۆی جنایەتکارەکە وتی بابە ئەم بنیادەمە لە تاریخی جمهوری ئیسلامیە بەغێر از ئەعدامکردن هیچ شتێکی دیکە فێر نەبووە. دەرنەتیجە ڕئیسی جزوی باڵی دەسەڵاتداری نێو جمهوری ئیسلامی یەکێ لە ئەڵقە لە گوێەکانی خامنەییە کە هاتوۆتە سەرکار، ئەو نماد و نمونەی ئەو باڵەیە کە بەرحاڵ پێی وایە هەم بە تونوتیژی بەرابەر بە کۆمەلگاکە، هەم بە نەزەری خۆیان بە ڕاوەستان بەرابەر بە ئەمریکا و غەرب و ئەوانە ئەتوانن ڕژیمەکەیان ڕابگرن. ئەمە بۆ چوونیەوانە دەنەچە ئێستا کە ئەو هاتۆتە سەرکار پەیامەکەی ئەوەیە بۆ کۆمەڵانی خەڵک کە جمهوری ئیسلامی هەرە و جمهوری ئیسلامی 10 ساڵی ئەوەڵەتی کە ئەوێ سەرکوت بکە، کۆنتڕۆڵ بکە، جواب نەداتەوە و ئەڵبەتە من پێیان بێڵان وەزیان ئەو نەشڕە لە بەرابەر خەڵکە هەروە بە تەهدید و بە سەرکوت و بە فریوکاری و بە نێوی عەداڵەتخوازی و بە نێوی مستەزعەف پەناهی ڕەنگە ئەو نەوع ئەمانۆڕانە بکە و سەدەقەی ئیسلامیش بڵاو کاتەوە ئەوە بکات، بەڵام ئەو نەمەجبورە بن سەردا بنەوێنن بۆ قودرەتە گەورەکان بۆ ئەمریکا و غەرب لە چوارچەوەی بەرجام تا بڕێک پوڵیان وەدەستکەوێتەوە بڕێک لەم تەحریمانە لاچێ، هەم ئەم دەم و دەستگای داپڵۆسێنەری پێ ڕابگرن و هەم عەقبەت پوڵێکیان بەدەست بگا بازە فریوکاریەکی پێ بکەن. دەرنەتیجە بەڵام ئەم وەزعیەتە و بە قەولی خۆیان حاکمیەتیان یەکدەست کردوێتەوە. بەڵێ ئێستا هەم ڕئیسی دەوڵەتەکەیان، هەم ڕئیسی قووەی قەزاییەکەیان، هەم ڕئیسی پارلەمانەکەیان هەموو لە حاڵقە لە گوێەکانی ڕاستەوخۆی خامنەین و یەکدەستن. ئەم نەوعە کێشەیان نامێنێ بۆ ڕاگررتنی حاکمیەتی ڕەشیان. بەڵام هەروەک بە سوالی پێشوتدا باسمان کرد وەزعیان شڕە بەو دەلیلەی کۆمەڵانی خەڵک بە کرێکارەوە بە خەڵکی ئازادی خوازەوە هاوکەت خەباتی کرێکاری خەباتی ئاعترازی شارەکان و سەرنگونی خوازانە لە مەیدانان خەڵک دەورەی ترس و تۆقاندنی ناوەتە پشت سەر لە تەهدیدەکان و هەڕەشەکانیان بە نەزەرم ناترسن ئەوانشتوانای جارانیان نەماوە بۆ یەکانێ فریان ناکەوێت. کە لە قسەکانی ئێوە داواتێ دەگەم کە پێگەیەکی بەهێز جمهوری ئیسلامی لە نێو خەڵکیدا نەیماوە، هەم بە ناڕەزاتی خۆپشاندانەکان کە بوویەتی وە هەم بەو ڕێژەکەمەش کە لە خەڵکی لە هەڵبژاردنەکانی سەرۆکۆمەردا بەشداریان تێدا کرد. بەڵام لێرە بەدواوە بەچی ئایندەی ئەم ناڕەزایەتیانە، ئەم ناڕەزاتی کرێکاریانە و ئەم هاتنە مەیدانەی خەڵک چۆن دەبینن و ئەگەر هەر لەگەڵم پرسیارشدا پرسیاری بینەرێک لێرەدا دەمەشکەم کە جێگە و ڕێگەی ببورن دەڵێت کە جێگە و ڕێگەی کۆمۆنیستەکان لەم خۆپشاندان و ناڕەزایەتیانە لە ئێراندا چییە و چی دەبێت؟ با من هەر لەم بەشی ئاخری پرسیارەکەتەوە دەست پێ بکەم. کورلەن ئەم خەباتی کرێکاری کە لە مەیدانایە و خۆشبەختانە لە نێوخۆی ئێران و دەرەوەژەوە بە ڕسمیت ناسراوە لە هەموو ئەم 10 ساڵی ڕابردوودا یەکەم بزوتنەوەی سەرزیندووی کە لە سەحنەی سیاسیەکەدایە بزوتنەوەی کرێکاریە کە خودی ئەو تەسیری هەیە و هاندەرە بۆ هاتنە مەیدانی بزوتنەوەی جەماوەری بزوتنەوەی ئەترازی شارەکان. لە بزوتنەوەی کرێکاریە لەم بزوتنەوەی ئەترازی کە لە شارەکانە هەن ئەگەر لە بیرتان بێت 4 ساڵ لەوە پێشەوە بە مەشهورە بە دەیمانگی 96 زیاتر لە 130 شار خرۆشان و هاتنە مەیدان و بە تەزاوراتەکان ئەوە زۆر دیارە بە شعارەکانیەوە بە خواستەکانیەوە بە داوخوازیەکانەوە مۆرکی چەپ و چەپگەرایەکی قەوی هەم لە بزوتنە جەماوەریەکەدا هەیە و بەتایبەت لە بزوتنەوە کرێکاریەکەدا لە بزوتنەوە کرێکاریەکەیە بە ئاشکرا و ڕۆشن بە شعاریان بە خواستیان بە دواخوازیان بە قسەی ڕاهبەرانیان کە لە هەفتە پەو لە جێگاکانی دیکەکەن سوسیالیزمێکی ئاشکرا بینی لە ئەدنێەوە ئاعترازاتی کاریگەری. بە نەزەرم ئەمە حاصڵی کارکرد و فعالیەتی 40 ساڵەی هێزە چەپ و کۆمۆنیستەکان و بەتایبە من توانم ئێدعا بکەم مارکسیزمی شۆڕەجێڕ و دواتر کۆمۆنیزمی کارگەری و هەوەیە سەرفە نەزەر لەسەرەوەی ئەم یا ئەو حزب چەندە جێگە و ڕێگای ئەڵان تەشکیلاتەکەی چۆن بێت لە ئاستێکی بزوتنەوەی و جەماوەری تەماشا بکەی
مۆرکی حەقخوازی چەپگەرایی و بەتایبەت لە نێوبزوتنەوە کاریگەریە وشیاری سۆسیالیستێکی باڵا هەیە و تەسیریان هەیە. بەشێکی دیکە ئایندەی ئەم خەبات و مبارزاتە چیە بێ بە نظری ئێمە درێژە پەیدا دەکا. دەلیلەکەیەوەیە کۆماری ئیسلامی ناتوانێت جواب دەرەوەی نەخواستە ئیقتصادیەکان، خواستە مەعیشەتیەکان و نەخواستە سیاسیەکانێ بێت کە ئێستا هەم بزوتنەوەی کرێکاری هەم بزوتنەوەی جەماوەری تەرحی ئەکەن و بە وەسیعی لە ئەبعادی دەیان ملیۆنی بە کرێکار و غەڵگی غەیرە کرێکارەوە بەو نەتیجە گەیشتوون ڕێگا چارەیەک نییە غەیرە زەوەی دەبێت کۆماری ئیسلامی بڕوات بگۆڕدرێ و بۆیەکانێ هەموو پرۆژەکانی ئیسلاح تەڵەبی و دووی خۆردا دیوانیان تاقی کردەوە. ئەڵعان بەشێکی زۆر لە ئۆپۆسیۆنی ڕاست بوون بەسەر نگونی خواست کە تا مەسەڵەن 2 ساڵەوە پێش بە دوایەوە بوون بزانن ئەم باڵی جمهوری ئیسلامی چۆنی لەگەڵ بسازن و لەگەڵ ئەوی دیکە چۆن بسازن. ئەمانە هەموو چۆتە پرسەر دەنەچە من پێم بێ هەم خەباتی کرێکاری و هەم خەباتی ئەترازی شارەکان و جەماوەری درێژە پەیدا دەکەن. تەجربە هەرم 4 ساڵە نیشانەدا مانگ بە مانگ و 2 مانگ و 3 مانگ ئەچینە بەرۆ واقعەکەی وشیاری زیاتری سیاسیە بینرێ ڕێکخراو بوون زیاترە بینێ دەرکەوتنی ڕاهبەرانی کرێکاری و حتا ڕابەران و فعالینی ئازادی خواست ئەبینرێ بە تایبەتان لە دەورەیەکای خەریکە بەرەو ئەوە دەڕوا ڕابەرانی کرێکاری و ڕابەرانی ئەم خەباتی ئەترازی شارەکان لێک نزیک بنەوە دەستیان بنێنێنەوە دەستیەک اتحادێک بەوجود بێنن چونکی لە سازماندانی ئەم خەباتە کرێکاریانە و ئەم خەباتە جەماوەریەدا لە هەلومەرجێکا کە ڕێکخراوی ئەلەنی و ئاشکرایی نەکرێکاری نەجەماوەری نییە پەزەگەر سوالەکەوەیە کێ ئەمانە سازمانەدا خۆ بەخۆ نییە ئەوەی سازمانە دیا شەبەکەی ڕابەران و پێشڕەوانی کرێکاری لە نێو بزوتنەوەی کرێکاری و شەبەکەیەکی ڕابەران و پێشڕەوانن کە لە گەڕەکەکانی شارەکان لە نێو خەباتی جەماوەری و ئەو کاتەی جامعەکان دانیشگاکان کرابوونەوەڵان بەستراون بە بۆنەی کۆرۆنا و ئەوانەوە ئەوانە سازمانیاندا ئەو شەبەکەی ڕابەران و پێشڕەوانی کرێکاری شەبەکەی ڕابەران و پێشڕەوانی خەباتی جەماوەری بەرەو ئەوە ڕۆن زیاتر لێک نزیک بوون دەردی مشتەرێکیان هەیە خاستی مشتەرێکیان هەیە یەکتری دەناسن اتحاد بەوجود بێنن و من پێم وابێ ئەگەر ئەم تێکەڵچوونە و ئەم تێکڵاوبوونەی بینی خەباتی کرێکاری و خەباتی شارەکان ڕووبدا ئەبێتە هەستانێکی جەماوەری گەورەتر بە ڕووی کولیەتی کۆماری ئیسلامی کە خواستی ئەسڵیەکەیان سەرنگونی جمهوری ئیسلامیە و ئەوە بە شێوەهای جۆرا و جۆر باس کراوە و ڕۆژ لەگەڵ ڕۆژێژ ئەبینین ڕەوتی چەپ بە نەزەرم خەریکە ڕۆڵێکی زیاتر ئەبینرێ و ئەجملە حزبە چەپ و کۆمونیستەکان و ئەجملە حزبی ئێمەش خەریکە ڕۆڵی خۆی لەو بابەتەوە بەجێدێن. ڕەحمانی حسەین زادە لە حزبی حکومەتی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێدای. زۆر سپاس زۆر مەمنونی ئەوە بۆ دەرفەتێکیش کە ئێوە دروستان کرد. زۆر سپاس. ئازیزان وچانێکی تر دەدەین و پاشان هاوکارم سەبارەت بە ئەو خۆپشاندان و ناڕەزاتی ڕۆژانی ڕابردوو لە هەولێر بەهۆی کەمی ئاوەوە ڕویان داوە چاوپێکەوتنێک لەگەڵ ئیبراهیم حوسێن ئەنجام دەدات وچانێک و دێنەوە لاتان. بینەرانی ئازیز لە دوابڕگەی بەرنامەکانی ئەمڕۆمانە لەسەر ناڕزایەتیەکانی خەڵکی هەولێر و بە تایبەت لەسەر نەبوونی ئاو گفتوگویەکمانە بێت لەگەڵ ئیبراهیم حوسێن لە حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. ئیبراهیم حوسێن ئەم کاتت باش ئەو کاتی ئێوەش باش پێشەوەی لەسەر ناڕزایەتیەکانی هەولێر قسە بکەین پێم خۆشە ئاوڕێک لەو ڕووداوانە بینەوە کە لە میدیاکانی دەسەڵات و بە دیاریکراویش لە میدیای پارتی هەرای گۆنرایەوە کە ئەویش سەردانی نێچیروان بارزانی بوو بۆ ئێران و هەڵکردنی ئاڵای کوردستان بوو لە تاران.
ئەمە بەدەستکەوتێکی گەورە بۆ کوردستان هەژمارەکەن کە ئاڵای کوردستان هەڵکراوە پێشوازی لە سەرۆکی هەرێم کراوە لەگەڵیا سەرنجی ئێوە لەم بارەیەوە چییە؟ زۆر سپاس بۆ پێشەنگ تیڤ سڵاو ڕێزم هەیە بۆ گوێگران و بیسەرانی پێشەنگ تیڤ سەبارەت بەو هەڵایی کە میدیای پارتی لە سەردانی نێچیروان بارزانی بۆ تاران سازی کردووە ئەوەی کە گوایە لە تاران لە ئێران ئاڵای کوردستان هەڵدراوە ئەمانە ئەمە بۆ خۆی تا ئەوەی کە خاڵێکی بەهێز بێ حاڵەتێکی بەهێزی ئەو دەسەڵاتە نوێنەری ئەو دەسەڵاتە پیشاندات خاڵێکی لاوازی ئەو دەسەڵاتە پیشانەدات داماوی ئەو هێزە ئەو دەسەڵاتە ئەو حاکمیەتی کە ئەو نوێنەراتی ئەکات نیشانی ئەدات بۆ نیشانی ئەدات کە ئەو لەو دنیاە نوێنەراتی هیچ ستاتوسێکی ڕسمی معتەرەفی نێودەوڵەتی ناکات ئەگەرنا خۆ بەخۆ مەسەلەی هەڵدرانی ئاڵای هیچ وڵاتێک لەلایەن نوێنەری هیچ دەسەڵات و دەوڵەتێکی ئەو دنیاە نابێت بە هاتو هاوار و ناکرێت بە بابەتێکی بۆ جۆرە گەورەی کە میدیای پارتی هەرای لەسەر ساز کردووە ئەمە بۆ خۆی پیشانی ئەدا کە ئەو کاراکتەرە نوێنەرەی ئەو کاراکتەرە واتە نێچیروان بارزانی نوێنەری هیچ ستاتوسێکی ڕسمی معتەرەفی نێودەوڵەتی نییە هەر بەو دەلیلە ئەم هاتو هاوارە دەنێتەوە لەلایەک و لەلایەکی تریشەوە بەدەستەوە گرتنی مەسەلەی ئاڵا و گەورەکردنی لە فەزای سیاسی ئێستاە مەصرفێکی تەبلیغاتی سیاسی زیاتر نییە. بەداخەو کێشەیەکی تەکنیکی لەلای هاوکارمەوە هەیە هیوادارم زوو بتوانێت بێتەوە سەر خەت بەڵام تا ئەو کاتە من پرسیار دەکەم هاوڕێ برایم لە تۆ سەبارەت بەو خۆپشاندانانەی کە لە گەڕەکی باداوە و لە هەولێر بە تایبەتی لە دوێنێ و ئەمڕۆ بووە بەهۆی کەمی بێئاویەوە ئەمە چ دەگەیەنێت لە پایتەختی هەرێمی کوردستاندا خەڵکی دێنە سەر شەقامەکان لەبەرەوەی کە ئاویان نییە؟ ڕاستی ئەو ناڕەزاتیانەی کە لە کوردستان لە شاری هەولێرا بینیمان نیشانی ئەدا کە ئەو کۆمەلگایە لەگەڵ دەسەڵاتێکی نامەسئول دەسەڵاتێکی کە وەڵامی بە سەرەتاییترین پێداویستیەکانی ئەو کۆمەلگایە پێ نییە ڕوبەڕووە بۆ کۆمەلگایە خەڵکیگرەکان و زەحمەتکێشی ئەو کۆمەلگایە ناچارە بۆ سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانی خۆی بجەنجێ خەبات بکە ناڕەزایەتی دەرببڕێت زەحمەتی زۆر بچێشێت یعنی ئەمە پیشانی ئەدات کە واقعا مەساویە پیشانەدا کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ژێرسایی حاکمیەتی ئەو کەمایەتی بۆرژوازیە ئێستا دەرگیری بووە هەر ئەوەی کە ئێمە بینیمان و لە میدیاکانەوە بینیمان خەڵکی باسی ئەو قەڵشتە چینایەتی ئەکرد خەڵکی باسی ئەوەی ئەکرد کە ئەو دەسەڵاتی کەمایەتێکی بۆرژوایی کارنەکەرە کە دەستی گرتووە بەسەر ژیانی خەڵک ژیانی خەڵکی بەبارمتە گرتووە ئاوی خەڵکی بەبارمتە گرتووە سەلامەتی خەڵکی بەبارمتە گرتووە هەموو شتێکی سەرەتایی ژیانی ئەو خەڵکەی بەبارمتە گرتووە و ناتوانێت وەڵامدەرەوە ناتوانێت و نایە وەڵامدەرەوەی لانی هەرەکەمەکانی ئەو داخواز پێداویستە سەرەتانی ژیانێکی ئینسانی و سەرەتایی بێت لەلایەکی تر ئێمە بینیمان ئەو ژنە زەحمەتکێش و کرێکارانەی کە کەوتبوونە پێش ناڕەزایەتیەکانی خەڵک بە زمانێکی زۆر سادە باسی ئەوەیانە کرد کە ئەم سیرکەن ئەم گەڕەکی دەوڵەمەند نشین فێعوناوەکان سیرکەن لە کارەبایان کەم نییە لە ڕیفاهیان کەم نییە لە ئاویان کەم نییە لە هەرچی تۆ پێی بڵێ پێداویستی ژیان کەم نییە و بە زمانی سادەی خۆیان لە دڵەوە بەقوڵی باسی ئەوانە کرد کە ئەو دەسەڵاتی کەمایەتێکی بۆرژوا و سەرمایەدارە کە ژیان و ئازادی و ڕیفاهی خەڵکی بەبارمتە گرتووە خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە هەولێر نیشانیاندا ئەگەر لە هەولێر ئازادی هەبێت لە هەولێر فەزایەک بۆ قسەکردن هەبێت فەزایەک بۆ گزارشکردن لە خۆ هەبێت بۆ ئەو بەشەریەتە کرێکار و زەحمەتکێشە ئەو دەسەڵاتیان ناوێ ئەو هەلومەرجیان ناوێ بێ ئاویان ناوێ
بێکارەباییان ناوێ بێ نەبوونی تەندروستی و دەرمان و پێداویستیەکانی ژیانیان ناوێ و بە کورتی یانوت کە ئێمە ئەم دەسەڵات و هەلومەرج و دەور و دوکانەمان قبول نییە و بەشێک نییە لە ئێمە ئەمە پەیامێکی ڕوون بوو کە پێم وایە نیشانی وەرچەرخانێکە لە وشیاری خەڵکی کرێکار و زەحمەت چێش. ببورن بینەران کێشێکی تەکنیکیم هەبوو بەردەوامە لەگەڵ ئیبراهیم حسێن. هاوڕێ ئیبراهیم هەڵسوڕاوانێکی پارتیەڵن کە دەستگای خێرخوازی بەرزانی ئاوی دابین کردووە و خەڵکی گێرە شێوێنن و بۆ تێکدانی ئاسایشی شار هاتوونەتە سەر شەقامەکان. لەلایەکی ترەوە خۆپشاندەرانێک هەن ئەڵێن کە بەرپرسان ئاوی بەردەوامیان هەیە بۆ ماڵ و بۆ باخ و باخاتەکانیان، بەڵام ئێمە ماڵەکانمان ئاوی نییە. ئایندەی ئەم ناڕزایەتیانە چۆنە بینی لە نێوان ئەم دوو هەڵوێستەدا؟ بەڕای من ئەوەی کە ئێستا بینرێ لە سەرشانۆی سیاسی کوردستانە و خودی ئەو ناڕزایەتیانەی ئەم دوانەی هەولێر پیشانی لەکە ئیتر داوایەکی گەورە هەیە لەسەر مانای ژیان، لەسەر جەوهەری ژیان، مەفهومی ژیان، خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئەو بەشەرێتە زەحمەتکێشەیە، ئەو ناڕزایەت، ئەو نابەرابەری و نایەکسانی و جەهەنەمەی کە بە ناوی ژیانەوە بەسەریاندا لەلایەن ئەو کەمایەتی سەرمایەدارە بەسەریدا فەرزکراوە قبوڵی نییە. ئەم دوو داوایە، ئەم دوو بەرەیە، ئەم دوو بەشە لە کۆمەلگای کوردستان سەرمایەداران و هێز و دەوڵەت و حیزب و دزوتنەوە و میلیشیا و چەک و زیندان و ئەوانەی لەلایەک هەرە قسەیەکەن کە دەستگای بارزانی ئەڵێ کە گوایە ئەوان ئاویان بە هەولێر تەمین کردووە و خەڵکی هەولێر هەمووی بڕۆبی دوێنە لە گەورەیەوە هەتا بچووکی پێدەڵێ کە ژیان لە هەولێر و لە کوردستانی ئەمڕۆژە حاکمیەتی ئەوانە چ معنایەکی دەردناک و خەفەتناکی پەیدا کردووە. پێدەڵێ کە ئەم وڵاتە 25 ساڵە ئەم حاکمیەتە نەیتوانیوە کارەبایەکی دروست دابینکە، نەیتوانیوە سیستەمێکی تەندروستی دروست دابینکە، نەیتوانیوە کارەبایەکی دروست دابینکە، نەیتوانیوە پەروەردە و فێرکردنێکی دروست دابین بکات. هیچ یەک لەو پێداویستیانەی ژیانێکی سەرەتایی کە ئینسانی ئەمڕۆ دەبێت بیبێت نەیتوانیوە وەڵامی پێ بداتەوە دابینی کرد. لەلایەک لاشی ترەوە ئەم کۆمەلگایان گۆڕیوە، خودی هەولێریان لە ڕاستیا گۆڕیوە بە زیندانێکی گەورە، حەسارێکیان بە دەوری هەولێردا کێشاوە، ترس و تۆقینێکی گەورەیان بەسەر ئەو کۆمەلگادا فەرز کردووە. ئەگەر من دڵنیام ئەگەر بێت و هەولێر بکرێتەوە، ئەگەر بێت و خەڵکی هەولێر بتوانن، خەڵکی هەولێر، خەڵکی کوردستان بتوانن ئەوەی کە لە دڵیانایە بیڵێن و دەری ببڕن و پیادەی بکەن، هەر ئێستا پێدەڵێن کە ئێمە ئەو ژیانەمان قبوڵ نییە و ئەو دەور دوکانە شەقێکی هەڵدەدەن و کۆتایی پێدێنن. چونکە واقعیت ئەوەیە. حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. منیش زۆر سپاسانەکەم، زۆر ممنون. بینەرانی عزیز، بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەشمان تا هەفتەی ئایندا هەر شاد و کامەران.